نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدوڵغەنی. بانگەواز بەشێک بوو لە سروشتی. بانگەواز لای سەروەری جیهانیان سەڵی الله عەلەیه وسەلەم وەک خویەک، وەک پارچەیەک وابوو لە بوونی. کاتێک گیانێکی خاوێنی بەرچاو دەکەوت و دەرفەتی گەیاندنی بانگەوازەکەی بۆ نەدەڕەخسا، تووشی سەختیەکی گیانسێنی وەک ئەو سەختیانە دەبوو کە ئێمە لە کاتی دەستنەکەوتنی پارچەیەک ناندا، یان لە کاتی دەستنەکەوتنی قومێک ئاوی خواردنەوەدا، یان تەنانەت لە کاتی نەبوونی هەوای پاکدا بۆ هەناسەدان تووشمان دەبێت. دەدوت باچی نییە لە خواردن و خواردنەوە. جاری وا هەبوو چەندین ڕۆژ بەسەر یەکەوە بەڕۆژوو دەبوو. جاری واش دەبوو هەر ئەوەندەی کە نەمرێت خواردنی دەخوارد، وەک بڵێ خەمی بانگەواز ئارەزووی خواردنی تێدا نەهێشتووە. چۆن فریشتەکان بە زیکری خوا دەژیان، ئاواش حەزرەتی موحەممەد صلی الله عەلەیه وسەلەم بە تەبلیغ دەژیا. جا هەر ڕۆژێک سینەیەکی خاوێنی بۆ پەیامەکەی بدۆزی بایەتەوە، ئەوە ئەو ڕۆژە زیندە و گەشاوە دەبوو. قورئانی پیرۆز بەم شێوەیە باسی ئەم حاڵەتەمان بۆ دەکات. لعلك باخع نفسك ألا يكونوا مؤمنين. ئەی پێغەمبەرەکەم، هەر لەبەر ئەوەی ئیمان ناهێنن خەریکە دەستت دەچێتە خۆت. دووبارە لە ئاەتێکی تردا بەم جۆرە لەگەڵی دەدوێت. فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. ئەی پێغەمبەر، لە تاو خەم و پەژارەی ئەوەدا کە باوەڕ بەم قورئانە ناهێنن خەریکە خۆت دەفەوتێنیت. بەڵێ ئەو لە هەر جێیەک ناوچاوێکی بێ سوزدە و ڕەشەڵگەراوی بدیایە، هەوری خەمبەری ئاسمانی دەرونی دەگرت و دڵی دەگوشرا. بینینی هەر مرۆڤێکی دوور لە ئیمانیش زریانی پەژارەی لە ناخیدا هەڵدەگیرسان. جاخۆ ئەمە لە ڕۆحیدا هەر هەبوو. پێغەمبەرایەتیش هات و قوڵیەکی تری پێبەخشی و ڕەهەندێکی دیخستە سەر. ئەمەش نمونەی یەکێک لە قوتابیەکانی و دەردەداری سەردەمەکەی. ئەوە تا لەگەڵ ئەو پەڕی هەستیاری و بەتەنگەوە بوون لە بەجێهێنانی فەرمانەکانی شەرعدا کەچی کاتێک لی دەپرسن بۆ هاوسەرگیریت ئەنجام نەداوە، لە وەڵامدا دەڵێت لە تاو بیرکردنەوە لەو هەموو دەرد و مەینەتیەی بەسەر ئومەتی موحەممەددا هاتووە، هەرگیز کات و دەرفەتی ئەوەم نەبووە بیر لە هاوسەرگیری بکەمەوە. بەڵێ وایە ئەمەیە خەیاڵی پێغەمبەر و میراتگرانی پێغەمبەر. وا دەزانم دنیاش ئەمڕۆ چاوەڕوانی ئەم چەشنە دەردەدارانە دەکات. جامادام باسەکە گەیشت بێتە ئێرە، پێم خۆشە نمونەیەکتان بۆ باس بکەم کە لە زۆر جێی تریشدا باسم کردووە، چونکە ئەم نمونەیە لە هەمان کاتدا ڕەهەندێکی تریش بۆ باسەکەمان زیاد دەکات. لە ئەڵمانیا برایەکی ئیماندارمان بۆ ماوەیەک بەکرێ لەگەڵ ماڵێکدا دەمێنێتەوە. بەو ڕۆحە موحەممەدیەی کە لە گەوهەریدایە کاریگەری لە ئەندامانی ئەو خێزانە دەکات کە لەگەڵیان دەژی. خوای گەورەش ئەم دەکاتە هۆکاری هیدایەتیان و موسڵمان دەبن. لە پێشدا پیاوی ماڵەکە، پاشان خانمەکەی و بەدواشیدا منداڵەکانیان ئیمان دەهێنن. بەم شێوەیە ماڵەکە گیانی ژیانەوەی بەبەردا دەکرێت و ڕەنگی گۆشەیەک لە گۆشەکانی بەهەشت دەگرێت. ڕۆژێکیان خاوەن ماڵ لەگەڵ ئەم برایەمان دەکەوێتە گفتوگۆوە. کت و پڕ خاوەن ماڵ کە نووری هیدایەت هەردەمە و دەلاقی کۆمەڵێ هەستی نوێی بەڕووی مەیدانی ڕۆحیدا دەکردەوە، بەم برایەمان دەڵێت برام، تۆم زۆر خۆش دەوێت، بە جۆرێک کە حەز دەکەم دڵم دووتوێ بکەم و لە ناویدا بۆ هەمیشە هەڵت گرم، چونکە تۆ بوویتە هۆکاری هیدایەتم و ژیانێکی هەمیشەیی دەستخۆم و خێزانەکەم خست. بەڵام لە هەمان کاتیشدا ئەوەندە لێت تووڕەم، حەز دەکەم ئێستا یەخەت بگرم و تا هێزم تێدایە ڕاد بۆشێنم. ئەزانم ئێستا دەپرسی بۆچی، ئاخر لەبەرچی؟ با بۆت باس بکەم. بە ماوەیەکی کەم بەر لە هاتنی تۆ باوکم وەفاتی کرد. لە کاتێکدا ئەو زۆر لە ئێمە شایستەتر بوو بۆ موسڵمانێتی، خاوەن ڕۆحێکی خاوێن و ژیانێکی بێخەوش بوو. خۆ ئەگەر پێش وەفاتی ئەو بەهاتیتایە دەبوویتە مایە هیدایەتی ئەویش و باوکیشم تاجی موسڵمانێتی لەسەر دەنا. ئیدی لەبەر ئەم درەنگکاتنەتە کە دەڵێم زۆر لێت تووڕەم. ئەم سەر کۆنەکردە وەک ناڵەی هەموو ئەوروپا بگرە هەموو دنیا دێتە گوێم. من وەک خۆم زۆر دەترسم لەوەی کە لەو دنیای خەم بگیرێت و لەسەر ئەوە لێپرسینەوەم لەگەڵ بکرێ، چونکە لەو باوەڕەدام کە وەک پێویست پەیام و بانگەوازی ئیسلامم پێ نەگەیاندوون. سووربوون لەسەر تەبلیغ.
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە تەنگ بانگەوازی خەڵکیەوە بوو. نەیدەویست تەنها کەسێکیش بمێنێ لەسەر زەویدا کە حەق و حەقیقەتی پێنەگەیشت بێ. هەر بۆیە وەختێک کەسێک دەهاتە لای بێ هیچ وەستانێک و بەو پەڕی جددیەت و تالوکەوە دەریای بوونی وەشەپۆڵان دەکەوت و بە شێوازێکی ناوەزە و گونجاو هەوڵی دەدا پەیامەکەی پێ بگەێنێ. جابا تەمەشای حاڵی بکەین وەختێ لە دوا ساتەکانی ژیانی مامیدا لە پەناسەری داوەستا بوو. بانگەوازی ئەبوو تاڵیب. ئەبوو تاڵیب ئەو کەسە بوو کە زیاد لە 40 ساڵ پێغەمبەری خوای لە خۆگرت و پارێزگاری لێکرد. کاتێکیش سەروەرمان پێغەمبەرایەتیەکەی ڕاگەیاند. مشریکانی مەککە بۆ یەکەم جار وەک قەڵایەکی سەرکەشی نەبەزی و ئەبوو تاڵیبیان لە بەرامبەر خۆیاندا بینیەوە. هەتا ئەو قەڵایەش بە پێوە بووە بە هیچ جۆرێک دەستیان نەدەگەیشتە ئەو نازدارە. بەڵام وا ئێستا ئەو ئەبوو تاڵیبەی لەبەر خاتری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سینگی بەڕووی هەموو ناخۆشی و تنگانەییەکانیدا دەرپەڕاند و لە پاڵ پیری و نەداریەکەشیدا بەرگەی 3 ساڵی ئابڵۆقەی گرت و پشتی لە پێغەمبەری خوا نەکرد لەسەر دۆشەکی مەرگە و کۆتا هەناسەکانی دەدات. پێغەمبەری خوش هەر بۆی بڕەخسایە دەهاتە لای و داوای لێ دەکرد کە بڵێت لا ئیلاهە ئیلا الله و پێی دەوت تەنها ئەم وشەیە بڵێ تا لە قیامەتدا شەفاعەتت بۆ بکەم. بەڵام ئەو ڕۆحە ڕەشانەی کە لەو کاتەدا چواردەوری ئەبوو تاڵیبیان تەنی بوو ڕێگر دەبن لەوەی بە هیدایەت بەهرەمەند بێت. بۆیە کاتێک دوا هەناسەی دەدا دەڵێت لە سەردینی عەبدولموتەڵیب و خوا باشتر دەزانێت کە شتێکەی لە کیس دەچێت. لە بەرامبەر ئەم دیمەنە خەمناکەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەری هەنسکەکانی پێناگیرێ و دەداتە پڕمەی گریان و دەڵێت مەگەر ڕێگریم لێ بکرێت وەگەرنا داوای لێخۆشبوونت بۆ دەکەم. بەڵام دواتر خوای گەورە لە ڕێی ئاەتێکەوە پێغەمبەرەکەی قەدەغە دەکات لەو خەم و پەژارەیەی کە ناخی هێنا بۆ کۆڵین. ئاەتەکە دەفەرموێت ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم. بۆ پێغەمبەر و ئەوانەی باوەڕیان هێناوە ڕەوا نییە داوای لێخۆشبوون بۆ مشریکەکان بکەن هەرچەندە ئەوانە ئەو مشریکانە خزمی نزیکیش بن دوای ئەوەی کە بۆیان ڕوون بووتەوە کە بەڕاستی ئەوانە ئەهلی دۆزەخن. باشترین کەسێک کە دەرچی بەڕادەی ویست و ئاواتەخوازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام کردبێت لە بابەتی هیدایەت وەرگرتنی ئەبوو تاڵیبدا حەزرەتی ئەبوو بەکرە. ئەوە بوو لە پاش فەتحی مەککە ئەبوو قوفاحی باوکی بە ساڵاچووی دەهێنێتە خزمەتی سەرداری هەردوو جیهان تاوەکو ئەویش دەستی لە نێو ئەو دەستە مبارەکە بنێ و لە حوزوری پێغەمبەری خوادا موسڵمان بوونی خۆی ڕابگەێنێت. وەختێ ئەم پیاوە پیران نابینایە ئیمان هێنانی ڕادەگەێنێت ئەبوو بەکر دەخزێتە گۆشەیەکەوە و قوڵب دەگری. کاتێکیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆی گریانەکەی دەپرسێت هاوڵی ئەشکەوت بەم شێوەیە وەڵامی دەداتەوە یا ڕەسوول الله زۆر بە ئاواتەوە بووم باوکم بە هیدایەت بگات وا ئێستا خوای گەورە ئەو ڕۆژەی بەنسیب ئەو منیش کرد. بەڵام من هیدایەتی ئەبوو تاڵیبم زۆر لە هیدایەتی باوکم پێخۆشتر بوو چونکە تۆ زۆر ئاواتەخوازی ئەوە بوویت کەچی هیدایەت بە نسیبی ئەو نەبوو. ئەمەم بیرکەوتەوە بۆیە کەوتمە گریان. نوری نەمر